جماعة بیانویین ئەمە پلانوا بۆم ڕووتاوە بێ بەس هەتایەت وردە بێتەوە سەوە حالێن لە مێشکی یاوم خواریشەوە چاکەم و دڵنیام دوایش خەریکی سەرەوە بم بۆیە ئێستا دەڵێم جاریوە لەوانەیە دیێژدەکەەوە نەڕاستکات و هەر نەچی تۆ سەر شتەکەی پێشوو یاخودەها با بیانوو نەبێ ئەزانین ئێستا چۆنە ژیم لەگەڵی دێژدەکەیە کە تۆ کورد بی هەتە هەر لەم زمانە تێبگەی هەتە دڵنیاوەلەوە زین چۆنە ژیم لەگەڵیا مەسەلەن ئەم مەسلەی پاکردنەوە و ڕێخستنی ئێرە پلان نەبوو پلان تەسویکردنێک بۆ لۆدیو کە هاتە ئێرەوە من چیم کرد لەوێ ئەزانی چۆن خۆمە بینم مەسەلەن لانسم وەرگرتووە ئەچم بۆ چوزانم ئەچم بۆ نانکڕین بە پاسکیلێکەوە سەریعڕۆم لە پڕ زەلامێک قسەیەکەکە ئەگەر تۆزی خاوکەمەوە بزانم چیەڵێ لەوانەیە قسەکەی ڕێڕەوەکەم بگۆڕێ بەلای بەسەریعی بڕۆی ئەگە خاوێکی تۆ لەوانەیە بڵێ وەڵا نانۆخانەکە نییە تۆ لەوانەیە 5 دقە بڕێوەبی بۆچی بچی بۆیە تێگەڵم چی ئەمە دیێژدێش ئاوا ببینە وا بزانە زەلامێک لە تەنیشتەواتۆتتی کاکە ئەمە بۆ ناکەی یەکسەر خۆ هەڵمەیە ناوی خۆی مشکلەی دیێژدەکەوەی کە یەکسەر دوایەکەی ئۆکەی وردە توانین تەمرین کەی بڵێ چی بڵێ ئۆکەی باش منەوەستم من خۆ هەرە بێ بچم نامکڕم باشە بەڵام ئەم زەلامە هاتووەڵێ کاکە نان نییە ئەو نانۆخانەیە داخراوە بچۆ بۆ شوێنیشتر من گوێگرتن لەمە زۆر ڕاسترە و لەوەی من هەر بەردەوام بچم بۆ نانکڕین وانە کەواتە من ئێستا توان بڵێم چی بڵم ئەگەر حەزم لە شتێک کرد لە ڕێگەکەمە خۆم پلانم نییە پلانم ئێستەیە ئەگە پلانی فیچەرم نەبێ پلانی ئێستامە بێ هەموو گۆڵەکەەوەی وانە ئەی چی بکەم ئەوەستم بزانم ئەم شتە لەگەڵ ئەو شتێکە خەریکیم ئەیان خەمە تەرازوویەکەوە هەر یەکیانە خەمە لایەکی تەرازوویەکەوە بەچی بڕیارێن بۆی کە ئایا چەندێک ئەم ئیشە زەڕورە بۆ ئێستا زائیدەن بۆ فیوچەر ئەم دوو قیاسە بکە یەکسەر بۆ دەرەکە کامیان ڕاستەی تر قەرار یا حکم بەسەر خۆتان نای دوایی بڵێ وەڵی غەڵەتم کرد چکە من سەیرم لێ خەڵکەڵی غەڵەتەکەم ئەگەر وا بکە غەڵەت نییە تۆ لێرە وەستای هاتی ئەمە پاکەیتەوە وەحدیا بە سێ ڕۆژتاوایەکی سێرەکی تاو نابێ نەک لەبەرەوەی تاوا نابێت لەبەری لە 3 ڕۆژەم بە تەما بوو ئەمە تاواکەم ئەوە تاوا بوو بەزەمە 3 شارێکی ئەو شتانی کەیە کە بێ بی بەمە ئەوێ و جاسەریشەوە تازە چاکرێ یەک دنیا ئەشای سەرەوە هاتوۆتە خوارەوە هی خۆم نییە مەسەرەن ئەم بۆیلەر و مۆیلەر وشتە هاسە دیسانەوە من لە میشکی یاوم خۆشەوە نی ئاوا سێریکەی جا بۆ وەڵم تۆی کورتەتە چونکە مێشکمان لە ئەسڵە ئەیدێژدی ینی ئەو بەشەی مێشک کە بیرەکاتەوە بیرکردنەوەیکی زیاد لە حەد بێ لە ڕێگەیشی ئەو دەقەیەکە هەیە بە کورتیەکەی ئەو کەسەیە کە لە ناو سیارەکە سێری ڕێگەکانەکە بێلەوەی کە تۆ بڕیارت لەسەرراوە ئەمە زۆ خەتەرە گەر تۆ نەزانی بەکاری بێنیوە نیە بەڵام هەرەمە وەکو ئەسپێک وایە کاکە ئەسپێکە زۆر جوان و زەخمۆمانێ بەزتر ماڵی نابێ شێتەیەکە کۆنتترۆڵان پێوە نیە هەرە وەسپە توانی لی تێبگەی کە ئەوەیە تۆ مرۆڤ ئەوەیە ئیشەکەت ئیشی تۆ چیە؟ چیمیای عرەت ناوی چیە هەر قەومێکی لە هەر بوارێکە ئیشەکەی هەرەوە نیشەکە ئێڵم وەرە احترامی وەنە بگرە باق ڕێڕەوەکەشت بگۆڕێ بەچی بۆستە کورد هەیەی کورد لەبەروی لە ناو شاخ و لە ناو ناجێژیری و کاکە وڵاتە نەبووە سوودەکەی ئەمەیە تۆ ئێستا فێر بووی لە هیچ شوێنەکە بەبێ ئەوەی خۆت لە شوێنەکە تێبگەی ناتوانانی فانکشنکەی ناتوانانی ئیشکی ناتوانانی باشبی وی مێشکە ناتوانێت بین لە هەموو شتەکان نەکاتەوە هەرەمەیە تۆی کورد لە ئەوروپا و لە ئەمریکاوە ئەچیتە هەر وڵاتێک سەرەکی ڕێزیشی تایبەت ئێژیریەگەر ئەم باشەی خۆ دەرخی ئێڵم پیرۆزە هەتە ئەی چی لێ بکەین ئەوە من هاتوو خەریکم لەسەر ئەم مشکل لەم ژێرزەبینە ڕوونیەکەمەوە وابیست